بە وزەی ئەتۆم کار دەکات. ئەمە چی پێکرێت؟ رووسیا چۆن پەرە بەم جۆرە موشەکە دەدات؟ چییە موشەکەکە خۆی چییە لە ڕاستە؟ ئەو موشکێکە بە ئۆتۆمی ئیشەکاتن. باش. ئەو موشەکە لە 2015 دەستیان پێی کرد ڕووس پێشەوە شەوڵیدا کە بیکاتن، بەڵام مایەوە وابزانام لە 2010 بوو لە دەستیان تەقیەوە 6 زانای ڕووسی کوشت. ئەم موشەکە بەڵێ 6 زانای کوشت. دوایەوە دەستیان پێی کردەوە لە 22 کۆتایی پێهێنا بە ئۆتۆمی ئیشەکە ئەتوانێت 3 مانگ لە هەفتەیە بۆ 3 مانگ بە ئاسمانە بخلێتەوە تاکو هەدەفی بۆ دیارەکەی تو لێی بدەیتن. ئەمە بە ئۆتۆمی ئیشەکاتن. ئەمان تیشکیشیە مەشای گامە دەرەکاتن. ئەو موشەکە موشکێکی ئاینی بڵین هایپەرسۆنیکە سەریعە ناژیرێتەوە. بەڵام ئەوەی سەیرە من ئەگەر ئەم جۆرە ئۆتۆمیانە بۆ فڕۆکەی سیڤیل بەکاری بێنی بۆ ئێرلانس شتێکی زۆر سەیرە بێتن، ینی مەترسی نامێنێتن وەتوانی سوتەمەنی کەم کەیتەوە لە جیهانە. فڕۆکە چاکترە. باشە ئەو ساروخە ئەو موشەکە چی پێکرێت؟ ئەو موشەکە هەر لە جۆری گالیپەرە، ینی کەی ئێشەکانە بڵین کروز و تۆماحۆک زیرەکەکان، بەستەنیا ئەوەیە کە ئەتوانی لە ئاسمان زیاد بمێنێتەوە چاکو هەدەفێکی بوو. وڵاتێکی نانەخێرنیەتی یەکەم وڵات ڕووسە.